برز هوا دماغ خوش بنها ایرو سالک لسر چالکیا چک شوطاندن یا سیه گیرلاین پککی در باس بو اف چالکی و اف چک شوطاندن یا گوش آلیوان گیرلاین و هاتا آویتن اف گاوا گوش آلیوان هاتا آویتن به چیرنگی بو گاوک چاوا دیروکی بو لسرانسری کردستانی و تایبتش بو ترکیه و پیواشو یاشی دو جواکا دموکراتیک. بەڵێ سڵاوڕێ بینەرانی ڕوونایی تیڤ ساڵێک تێدەپەڕێ بەس مێژوویەکەی ئەو ڕووداوەکە دوای بەڕێز ئۆزەلان لە 27 شوبات و بەستنی کۆنگرەی 12 بۆ نیەتپاچی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان لە بەرامبەر بانگەوازی سەرۆکەکەیان لە بەرامبەر ئەو پێواژۆیی لە تورکیا باکووری کوردستان دەستی پێکرد بوو وەکو دیاردەیەک یان وەکو سمبۆلیک ژمارەیە گەڕیلا بە قیادەی یەکێ لە هاوسەرۆکانی پەکەکە چەکەکانی خۆیان سووتان بۆی بە هەموو جیهان بڵێن بە میدیای جیهان بە تورکیا بڵێن ئێمە بە ناچاری دەستمان بردۆتە بۆ چەک ئەگەر دەرفەتێک هەبێت ئەگەر ڕێگا چارەیەکی تر هەبێ بۆ دانان بە مافەکانی خەڵکی کوردستان ئێمە عاشقی چەک نین ئێمە لە پێناو مانەوەی خۆمان بۆ داکۆچیکردن لە پرسی خۆمان پەنامان بردۆتە بۆ چەک ئەوە تانی دەبینین ئێمە جارێکی تر لە جاسەنا چەکەکانمان بێدەنگ دەکەین بەڵام لە بەرامبەردا پێویست دەکا دەوڵەتی تورکیاش هەنگاوی پێویست بنێ ئەم ڕووداوێکی زۆر گەورە بوو میدیاکانی هەموو جیهان گواستیانەوە خەڵکێکی زۆر تەنانەت لە دەوڵەتی تورکیاش لە چالاکوانان لە هێزە سیاسیەکان لە ڕۆژنامەنووسان ساڵێک بەر لە ئەوڕۆ لە جاسەنە بوون بۆی ببینن پەکەکە چه هەڵوێستیەکی هەیە ئەوەی کە خەون بوو لای دوژمنان و نێرانی کورد پێیان وا بوو دوای پەیامەکەی بەڕێز ئۆزەلان پەکەکە بەشێکی پابەند نابێت بەو پەیامە بگرە کێشە دروست دەبێت لە ناو خۆی خۆیان بەڵام بینیمان نەخێر ئەمان هاتن شتێکی یەکجار گەورەیان نیشانی جیهاندا بەڵام مخابن دوای ئەو ساڵە تا ئێستا هەنگاوێکی کردداری هەنگاوێکی جدی لەلایەن دەوڵەتی تورکیاوە بۆ ئەم پرسە نەندراوە. بله نها دوی سالا در باسبوی ج مراسم چک شوطاندن حتی روشا ایرو مدی پشتی مراسم چک شوطاندن هم گریلا جیج باکوری کردستان و ترکیه هاتن وکشاندن پشتی ویجی گلک گاویندن جالی ربر عبدالله اوجلان تفگر آزادی و هاتن آویدن و هر شی دیداخویانی سالوگر فسخ کرنا پکه کشی دیسا تفگر آزادی به وی که اصرار کرد او داخوازا جبو چاره سرکرنا بزگری که کرد گاوین قانونی و دموکراتیک دیکن جنها او پیواد و گاوین به چیرنگی ورن آویتن جبوگو ایدی او پیواشو و گاوین گوش آلی تفکری و هاتن آویتن ایدی بسر بکوین. رخنەی زۆر لەلایەنی دەوڵەتی تورکیا لا کەپە مەهەپە هەیە کە تا ئێستا لە بەرامبەر ئەو هەنگاوانەی کە پەکەکە نای لە هەڵوەشانەوەی پەکەکە بێچەککردن ئاگرباست دیدارەکان پەیامەکانی بەڕێز ئۆزەلان بە بەردەوامی بۆ شادی ئیبراهیمی بۆ دەوڵەت بۆ پەرلەمانتار بۆ کۆمیسیۆنی چارەسەری هەموو ئەوانە پەیامی دیموکراسی بوون پەیامی ئەوە بوون کە پرزگیریەکە بەدەر لە چەک چارەسەر بکرێ بەڵام هەتا ئێستا دەوڵەتی تورکیا هەتا ئەو داخویانیەی کە تەفگەری ئازادیش دوێنێ بڵاوی کردەوە ئەوەیە ڕەخنە لە دەوڵەتی تورکیا و لە کەپە مەهەپە دەکرێت کە وەک پێویست هەنگاو نەندراوە چ دەخوازرێت لە دەوڵەت بەڕاستی ئەوەیە کە چارەسەرێکی سیاسی دیموکراسی بە دەرکردنی یاسایەک لە ناو پەرلەمانی تورکیا بۆی ئەم پرسە لە ڕێگای سیاسی لە ڕێگای هەنگاوەکانی دیموکراسی چارەسەر بنرێت تا ئێستا دەستی دەکرێت تا ئێستا هەنگاوی پێویست نەندرا تا ئێستا یاساکە دەرنەکراوە تا ئێستا تێڕوانینی جیاوازێ لەلایەن لایەنەکانی دەوڵەتی تورکیا بۆ دەرکردنی ئەو یاساکە هەمان ئەو پرۆژەیە بێ کە بەڕێز ئۆزەلان لە 7 خاڵ لە ئیمرالیەوە دایتی بە دەوڵەت
یان ئەوە بێ کە کۆمیسیۆنی چارەسەری دەری کردووە یان یاسایەکیتر بێ وەکو دەوڵەت یاسایەک گرنگ ئەوەیە مخاتبی چارەسەر لەلایەنی قەندیل ئیمڕانی دەم پارتی بەڕێز ئۆجەلانە دەبێت بچنە ژێرباری پەیامەکان و ڕاو دید و تێڕوانینەکانی بەڕێز ئۆجەلان تا ئێستا دەوڵەتی تورکیا ئەوەی نەکردووە مخابن. بله نها حتی نها جی دولت ترک تبی گاو هاتن آویتن راپورا کمیسیون تبی لوازبون آیشی و نرازیبون لهبری ویشی در کتله من ندی دولت ترک حتی نها تو گاوین جدیش بوی پیواشوی آویتیش بو سرخص ناوی پیواشوی چما دولت ترک وان گاوان ناویش و افزیدی مهونی و کشی هفدیتن برای عبدالله اوجلان نایکرنش لو راچی نزیکاتی ترکش و پیواشوی بچه آوایه تا ئێستا نزیکایەتی دەوڵەت بۆ پێواژۆ نزیکایەتیەکی پۆزەتیف نییە، یعنی وەک پێویست نەهاتۆتە پێش. ئەوەی تێر بەڕاستی بۆچی وایە، بۆچی تا ئێستا دەوڵەت هەنگاوی پێویستی نەنایە، خۆی دەبینێتەوە لە کۆمەڵێک کێشەی دەرەچی و ناوخۆی لە تورکیا. کێشەی ناوخۆیی هەیە، بینیمان کێشەی دەسەڵات لەگەر گەورەترین هێزی ئۆپۆزیسیۆن کە جەهەپە بوو دەسوەردان لە کاروباری جەهەپە، کێشەی پزگیرێکی ئابووری، ڕەوشی ئابووری، هەموو ئەوانە کێشەی نەبوونی دیموکراسیەت تا ئێستا قەناعەتێکی 100% لای دەوڵەتی تورکیا دروست نەبووە کە پزگیرێکی کورد لە ڕێگەی دیموکراسیەوە لە ڕێگەی دەرکردنی یاسای دیموکراسی، لە ڕێگەی یاسای ئاشتی، لە ڕێگەی هەنگاونان بە ئاراستەی ئەوەی کە قەندیل داوای لێ دەکا بندرێ نەنراوە. پرسگیرەکە دەرەچیەکان پەیوەندی بە کێشەکان و ڕووداوەکانی ڕۆژهەڵاتی ناوڕاست هەن، بە تایبەتیش شەڕی نێوان ئەمریکا ئیسرائیل لەگەر دەوڵەتی ئێران. دەوڵەتی تورکیا بەترسەوە دەیڕوانیا ئەو ڕووداوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕووی دەدەن، پێی وابوو دوای شەڕی ئێران ئەو شەڕە ڕوبەڕووی دەوڵەتی تورکیا دەبێتەوە، بۆیە خۆی دزیەوە لە هەنگاوەکانی چارەسەری کە بە پێچەوانەوە چارەسەرکردنی پرسی کورد کۆتایی دێنێ بە هەموو کێشەکانی کە ڕوویان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کردووە. بەبێ چارەسەری پرسی کورد کێشەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە وا بەکراوەی دەمێنێنەوە و کە دەوڵەتان دەسوەردانی تێدا بکەن. بله نهادو تفجر آزادی د سالوگرا چکشوتاندنه یا گرلاین پکه ده داخویان یک دا گوت حتی نها متوگاوین جدی جاری ترکیه و ندیدیه شرط و مرجین ریبر عبدالله اوجلان دوی بین باشکرنگو ریبرتی اکتوری سرکه وی پیواشوی دکاره به رول کمیسیونه که دوی پیواشوی ده بگرش لوراجی دوی نها شرط و مرجین ریبر عبدالله اوجلان چا ور باشکرنگو کاره به اوجی دناوا وی پیواشوی ده جه بگره رولکی اکتیف بگره تایبت شوی گرتیگاه امرالی ور درخصنگو هر کس داخواز که با آزادی فیزیکی ور آزاد کرنج گرتیگاه مخابن وەکو وەئانی زمان ئیرۆ زیاتر لە چەند ڕۆژ بەسەر دوایین دیداری شاندی ئیمڕانی لەگەڵ بەڕێز ئۆجەلان تێدەپەڕێ، یعنی لەو ماوەیە هیچ دیدارێک لەگەڵ بەڕێز ئۆجەلان ئەنجام نەدراوە. ئەمە پەیوەندی بەوەیە کە لایەنی کوردی بە هەموو بەدەم پارتی بە ئیمڕانی بە قەندیل هەمویان ڕەخنەیان زۆریان هەیە لەوەی کە دەوڵەت هەنگاوی پێویستی نەنایە، هەنگاوی پێویستی نەنایە، بۆیە دەبێت دەوڵەت ئەوە باش بزانێ بەبێ ئەوەی کە بەڕێز ئۆجەلان بە مخاتب وەربگرێت یا بەبێ ئەوەی کە پەیامەکانی بەڕێز ئۆجەلان لەبەر چاو بگرێت، ناتوانێت چاوی لەوە بێت هیچ هەنگاوی تر لەلایەن قەندیلەوە بندرێت، چونکە دەزانین ئەوەی پێویست بوو کورد کردی، ئەوەی پێویست بوو ئاگرباس هەڵوەشاندنەوەی پەکەکە، سوتاندنی چەکەکان، کشانەوەی هێزەکان لە ناوخۆی باکووری کوردستان، هەموو ئەو هەنگاوانە بوون کە تەفگەری ئازادی نای، بەڵام لە بەرامبەردا تا ئێستا هەنگاوێکی پێویست لەلایەن دەوڵەتی تورکیاوە نەندراوە. ئەوەی کە ئێستا داوا دەکرێت لە دەوڵەت بەڕاستی هەنگاوی یاسایی سیاسی بن، دەرکردنی یاسای پەیوەست بە ئاشتی، ڕەوشی بەڕێز ئۆجەلان
لە زیندانەوە کۆتایی پێبێندرێت بۆی بتوانێت ڕۆلی خۆی ببینێ بۆ سەرخستنی پرۆسەکە بەبێ ڕۆلی بەڕێز ئۆزەلان پرۆسەکە سەر ناکەوێت. بله نهاد داویه داش بو استراتژیک دموکراتیک وره آواگرند وره قانونی داش مافی گله کرد وره پاراستن پزگریکا گله کرد د کمیسیون دولت واحد جهانی وره چاره سرکن تایبت لترکیه دوی شنها پی و کارو خباته کی چاوا دولت ترک بدمشاندن جوینا ناتوی ل انقره هاتل در خصوص پشتویجی دویا بو لگوری آخافتن هن رایدار ترکیه گو گاون قانونی بهات آویدن حتی نهاجی اویک د پراتیک دتنه جلورا پیکانینا گاون قانونی هم جبور بر عبدالله اوجلان هم شیش بو پزگریک اگل کرد و پیواژه اشتی و جواکا دموکراتی گرینگی کی چاوایه کورد باش ڕەوشی تورکیا فێم دەکات دەزانی ئێستا ناخوازی گاوی دەستوری چکە دەزانی دەستور دەستبردن بۆ دەستور پزگیرێکی گەورە بۆ دەوڵەتی تورکیا دروست دەکات ئاسان نییە لە هەمواری دەستورەکە بکرێت بۆیە داوا دەکات گاوی یاسایی سیاسی بندرێت دەرکردنی یاسا پرسگیرەکی پڕ زەحمەتە دەوڵەت دەتوانێت لە ڕێگەی ئەو کۆمیسیۆنە پەرلەمانی کە دروستی کردووە لە بەرچاوگرتنی دیدگای بەڕێز ئۆزەلان یعنی دوایین پەیامی بەڕێز ئۆزەلان 7 خاڵی داوەتە دەوڵەتی بۆیە دەکرێت هەنگاوی یاسا ناتوانێت هەنگاوی پراکتیک بۆ بله هوا سید سلیم سپاس لسر وان نرخاندن و آخافتن گوتم مرا پار وکرن دام نویزگاه سیاسی پارتیا زحمت کشانی کردستان سپاس جبوده سپاس باش بله سپاس